لە نێوانی بەغدا و هەرێم کە بەردەوام ڕۆژنامەنووسانی ئەم شارە و میدیاکاران هاڕاون لەو نێوانەیە. بەڵام لەم کۆتاییانە بەداخەوە یعنی ئێمە ئەوەی هەستی پێ دەکەین و ئێوە بەردەوام کە باستان لێوە کردووە تەنانەت کارگەیشتە ئەوەی نەکەر ئەو حقوقانە و بۆ نمونە ئەو حقوقە مادیانەی کە پێویست بوو بۆ ئیمتیازاتانەی پێویست بوو بۆ ڕۆژنامەنووسانی ئەم دەڤەرە بکرێت کە بەردەوام لە ناو جەنگی ئاگر و ئاسندان تەنانەت لە چۆنەڵێ لە حقوقێکی زۆر هیچ ئیمتیازێکی پێناوترێت کە زۆر یاساییە، پێدانی لێدوانە، پێدانی زانیاریە، ڕێگە لێ نەگرتنە، ئیهانە نەکردنە، تەنانەت لەمانەش ئێستا بێ بەش نییە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیادی کردووە. تەنیا شارێک لە هەموو عێراق و هەرێم کە میدیاکارانی بە هیچ شێوەیەک کە سوودمەند نەبوونە و زیاترین ئیهانە و ڕێگریان بەرکەوتووە ئەو میدیاکارە جدیانن کە بەردەوام لە ناو ئاگر و ئاسنا و لە هەموو دۆخە نالەبارەکانە وجودیانە بۆ کاری خۆشیان کردووە. من ئەتوانم بڵام شایستەی دەستخۆشین، شایستەی ڕێزلێنانن، شایستەی ئەوەن حکوومەتی هەرێم خۆی بە خاوەنیان بکات. هاوڕێکانی خۆتان لێرە لەوانەیە هەبوو بندەست بەسەر کراون، ئێمە شەوێک تابیانی نەخەوتوین، لە پەیوەندیە بووینە، تەنانەت چێشەکەمان گەیاندووەتە فیدراسیۆنی نێودەوڵەتی، فشاری تەواومان بۆ دروست کردوون بۆی لەو دەست بەسەریە ئازاد بکرێن. بەڵێ کردومانە، ئەوەندەی لە دەستمان هاتووە، ئەوەندەی بۆمان کراوە، بەیان نامەمان دەرکردووە، ناڕەزایەتیمان دەربڕیوە، سکاڵەکانی ئێوەمان گەیاندووە بە ئەنجومەنی سەندیکا. بەڵام بەداخەوە ئەنجومەنی سەندیکاش ئەو هەوڵانەی کە داوێتی بڕوا بکە ئیستیجابێکی باشی بۆ نەبووە.